بەڕێگایەکی خراپدا دەگەینە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان. هەرەو ڕۆژە لە ڕووداوێکی هاتوچۆی ڕێگاکەدا کارمەندێکی ئاسایش گیانی لەدەستدا. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. هاتووینەتە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان. ئەم مەرزە بەناو لە ساڵی 2010 نێودەوڵەتیە، بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە وەک بەرپرسان و کارمەندان و تەنانەت بەشێک لە شۆفێرەکان دەڵێن لە ڕووی خزمەتگوزاریەوە سفرە و زۆر خراپە. لە چاو داهاتە زۆری مانگانە و ساڵانە هەیەی ئایا ناکرێ بەشێک لەو داهاتەی بۆ خزمەتکردنی خاڵە سنووریەکە تەرخان بکرێ؟ ئەمەوێ لە جۆری پشکنین و دڵنیایی ئەمان بۆ هاوڵاتیانیش دڵنیا بم ئایا لەم ژینگەدا دەکرێت پشکنینێکی تەندروست و سەلامەت ئەنجام بدرێ خودنا لەگەڵمان بن. ئەمە نەدیمەنی خۆڵبارینە و ناو کەسانش گومان لێکراون بۆ شاردنەوەی خۆیان دەمامکیان خۆشی بێ، بەڵکو تەنها بۆ کەمکردنەوەی کاریگەریە و تۆز و خۆڵە زۆرەی ناو ئەم مەرزە نێودەوڵەتیەیە کە ڕوبەڕووی کاسبکاران و فەرمانبەران دەبێتەوە ڕۆژانە. تا ئەم ساتە هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ئاستێکی زۆر خراپدایە. ئەگەرچی بەپێی چەند ئامارێکی نافەرمی داهاتی لانی کەمی یەک ڕۆژی مەرزەکە 200 ملیۆن دینارە، مانگانەش نزیکەی 6 ملیار دینار داهاتی هەیە. داهاتەکە دەچێتە نووسنگەی بانکی پەروێزخان، دواتر ڕەدەستی بانکی کەلار دەکرێت، دەچێتە سەر حسابی بانکەکە و بۆ موچە و مامەڵەداراییەکان بەکاردێ. لێرە زۆرینەی شۆفێری بارهەڵگرەکان بەهۆی دووری کابینەکان بۆەوەی کارەکانیان تەواو بکەن سەرقاڵی ماراسۆن و ڕاکردنن. وەزمان زۆر خراپە، هین وایە تووشی نەخۆشی ڕەبواتوە، هین وایە تووشی نەخۆشی نەفسیاتوە، یعنی ئەیبینێ ئێمە گیامانە بە گەڵابەوە ئەو هەموو تاسەوینە بەخوا گەڵابە کابرا لە ڕێی خوا چەو لمان بۆیانێ پڕێکەینەوە. ئەبینم برژەنگت برۆت قژت هەمی خۆڵە ئەوە ئێستا پاگم کردێتەوە نا پێش کردێتەوە پاگم کردێتەوە 5 دقەڵەوە پێش پاگم کردەوە بۆ دیارە بە چای کامێرەکەگە بیبێنن. ئەو دایرەکانە گشتی نزیک یەکێ نییە، ئەوە یەکیانە لەوێ ئەوەکانە لەوێ گومرگ ئەوە بینەم سیارانە ڕاکەیت و ئەمە تو ئەم خۆڵە ئەو تاسە و ڕێگە و بانەکەت نەبینیوە، ئەمە مشکیلە نییە، بەوەشە رازین. بەڵام کارەبای مەرزی پەروێزخان ڕۆژی ئەوێ کارەباکەیە بڕێ، ڕۆژێ گومرگ کارەبایە بڕێ، ڕۆژێ لە ئێران قەپان نییە. ئێمە بۆ حاڵەتەی شووە حاڵەکەمان ئەوەیە کە ئەمە ینی هەر ناتوانین ئیش لێرە ناکرێ بەڕاستی بەسەدا هەموو خەڵک ناچارە. ئەم دۆ خەوای کردووە بەشە جیاوازەکان هەوڵ بدەن داوای تانکاری ئاو بکەن بۆ دامرکاردنەوەی خۆڵ و تۆزی ڕێگاکە. وەرزێک نیە ئەمە دڵمان پێی خۆش بێ، ئەمە هاوین دێت تەبوتۆز و خۆڵ و ئەو گەرمایەیە، بە زستانیش ئەو کوڕ و چڵپا و ئەو هەموو شتێ ینی تەنانەت ئێمە ڕۆژانە من بە نووسراو داوام کرد تکایە دەواازەی پەروێزخان تەنکەرێک ئاومان بۆ دابینکەن بەس بۆی ئەو تۆز و خۆڵە نەمێنێ خۆشتان نەبینن، ینی بۆتان دابینەکەن ئەوانش بە پێی توانە ینی یەک تەنکەریان هەیە بۆری ئاوشکاو، ینی من پەیامەکەی خۆم گەیانوە سەردەمیەوە ماوە لە مەرزێکی نێودەوڵەتیە بە تانکەرێک ئاو خۆڵەکە دابمرچێنیتەوە. ئەو قسەیەکەم بۆی لەسرم کەوێ بەس تەنها بەناو مەرزی نێودەوڵەتیە لە ڕووی خزمەتگوزاریە. لەم دیمەنەوە زۆر بەڕوونی دەردەکەوێت خاڵە سنووریەکە لەو دیوی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە چەندە جیاوازە و بە چ شێوازێک ڕێکخراوە. لێرێش دیمەنەکان ڕوونترن بەڵام خۆڵاویترن. بەجار لە خزمەتگوزاری و بەپێی لاپەڕەی تایبەتی خاڵی سنووری پەروێزخان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە مەرزەکەدا تونند و تۆڵی زۆر هەیە بۆ ڕێگری لەباری نایاسایی، بەڵام چاودێرانی ڕەوشەکە دەڵێن کۆنتڕۆڵکردنی دۆخەکە وەک پێویست نییە. ئەو ڕۆژەی ئێمە لێرە وێنە دەگرین یەکێک لە بارە ناتەندروستەکان کە بریتیە لە بارێکی سێ و دەستی بەسەردا گیراوە لە پشکنینی تاقیگەکان دەرنەچووە. ئەوەش لە کاتێکدایە لە دیوی وڵاتی ئێران تاقیگە هەیە و بڕیار وایە پشکنین بۆ هەموو بارێک بکەن پێش ئەوەی ڕەوانە بکرێ. ئەوەش پرسیار و گومانێکە ئایا جۆری پشکنین لەو دی و چۆنە. ڕۆژانە بە پێی زانیاریەکان دەبەر هەڵگر ئاودی و دەکرێتەوە لەبەر خراپی کوالێتیەکەی. ئاگداریان کردین ئەم دووبارەی پشتی من کە باری سێون خراپ بوون و دەستی بەسەرا گیرا و ڕێگە نەدراوە بێتە ناو خاکی هەرێمی کوردستان دووبارە بێ ڕەوانەی خاکی ئێران بکرێتەوە. منەمێ ئەگە کارمەندەکان لێرە بن ئەوان زانیاریان لابێ سەبارەت بەم دووبار هەڵگرەکە چی لە خۆ گرتەوە وتیان سێوە و ساوتان لێبێ ئەحواڵتان باشە
ئەم دووبار هەڵگرە چی تایە بەڵاو دووبارەگرێت پێما بێت تەماتێتە تەماتە سێوە باشە بۆچی ڕێگە نایانچێتە ناو خاکێرەمی هەر زۆربەی بارەکان لەو سێ و تەماتۆمانە هەر بۆنی کردو و گەنیاوە لە ژێردا خراپە ئەگەرنە بۆ وڵاتی ئێرانی هەڵهاوردەی هەرێمی کوردستان بکرێن ڕۆژانە زۆر بار ئەگەێڕنەوە نایاڵم بێت ڕۆژانە 8 بار بۆ 10 بار 12 بارەوە گەڕێتەوە ئەگەڕێتەوە هەیە تێپەڕ ببێ ئەتوانین بێکۆ سەریشی بکەین بڕیار دراوە بگەڕێنرێتەوە بۆ خاکی ئێران لەبەرەوەی خراپ بووە کاکەڵست ئێوە بە چی ئازانن ئەمە خراپ بووە نیشانەکانی لە زەراعی کوردستانە دەرناچێت زۆربەی سێوەکانە ئەوە بە ڕەنگ هیچ کێشەی نییە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە ناوەوە بەو شێوازە دەرەکەوێت خراپ بووە یان ئێستا زۆربەی وایە زۆربەی وایە بێجگەلەوە گە سێویکی تریش دەکە بزانین هەمان نیشانی هەیە بە هەمان جۆر کە ڕووی کردووە بەڵێ ئەلی ڕۆژانە ئەیانەوێن بارانە بێنە ناو هەرێمی کوردستان ئەیانەوێ بەڵێ 180 خەتای تاژەکانی تیا بەڵام 120 خەتای منی تایەکە وەکو ساق ساقم خۆ سایەقی لێرە ئەو سێوەگە من بارینەکەم ناتە ئەم بەرەوە پێشەوە باریکەم ئەبێ سێریکەم ئەو بارەکە بارەکەم حتمما تاوانی منشی تایەکە ئەو سێوە ئەو ماڵە خراپە کە خراپە باری ناکەم شۆفێرەکە بێ ببینێ ببینە سێرە بارەکەت کرد تۆ پێ وایە هەر سێریکە ڕەنگەشتێکی تیا بێت ئاڵگۆڕی بازرگانی بین ئێران و کوردستان زۆر باشە هەتا بڵێ باشە لە ڕووی پشکنینەوە زۆر باشە حکومەتینە بەڵام کەم و کورتیەکانی مەرزی پەرۆسخان لە خزمەت گوزاریەوە کەمە زیاتر میوەجات سەوزە و میوە تەماتە پەتاتە ئەو شتانە هێننەوە بەرەوە ئەم مەوسمی ئێستا زیاتر ئەوەیە چەندە پشکنینەکان لە تاقیگەکان وەک پێویست پشکنینی تەواوکرێ بەرەمەکان خەڵک دڵنیابێکە بەکاری هێناکە خواردی لە زراعە فەحسێکە پشکنینی بۆکە پشت و کاڵ ئەنێریە بۆ کۆمپانیەکە ئەلوێ یەکسەر ئۆکیەدانی چەندین ساڵە بڕیاری فراوانکردنی خاڵە سنووریەکە دراوە بڕی 250 دۆنم زەوی بۆ مەبەستە تەرخان کراوە بۆ داڕشنەوەی ماستەر پلانێکی نوێ لەگەڵ وتەبێژی خاڵە سنووریەکە گفتوگۆ دەکەین لەبارەی هێنانی باری قاچاغ و بانزینی بێکوالەتی و تەنانەت هەوڵەکانی هێنانی مادەی هۆشبەر مەرج پەرۆسخان لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەتوانم بڵێم زۆر لە دواوەیە بەڵێ لە چاو مەرزە نێودەوڵەتیەکانی کەوە ئەوبەتە بیر لەوە کراوەتەوە و ماستەر پلانی شەیە بۆ چاکردنی مەرزەکە بەڵام خودی مەرزەکە لە ئێسادا ئەتوانم بڵێم مەساحەکەی ئەو گۆڕەپانانەوە ئەو شوێنانی کە ئۆتۆمبیلەکانی تیا ئەوەستێت ئەو باراڵگرانە بچووکە و موافقەتی 250 دۆنمیتر ماوە گرتووە ئەمە لە بەردەم فراوانکردنایە ئەم فراوانکردنە ئەگەر دەست پێ بکاتەوە دواتر ئەکرێت ماسەر پلانێکی نوێ بووە مەرزەکە دابڕێژێتەوە و وەکو پرۆژێش ئێستا تەقدیمی وەزارەت کراوە ئەوەی ماوەکە موافقەتی لەسەر مەرزەکە جارێکیکە بە سیستەمێکی نوێوە و بە شێوازێکی نێودەوڵەتیانە کە پیشان کاگەرم زۆر باز لەواکرێ دەمێکە باز لەو 250 دۆنماکرێ دەمێکە بازە ماستەر پلانەکرێ بەڵام هەوڵەکانی بە فعلی ئیشکردنەکان کەمە بۆ دەقیقەن وەهایە ئەلبەتە دام دەستگاکانی ئێمە فرە ڕاهەندەوە فرە ئەتوان بڵێم فرە مەعاملاتە ئەبێ دوایان بکەوی لە هەندێک شوێنە ئەم ئیشانە ڕایەگیرێت سەردانی پەڕەی تایبەتی ئێوەمە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کردووە چەند نمونەیەک لە بەردەستی منە دەست بە سراگرتنی 89 جلیکان بانزینی قاچاق باش دواتر باستان لەوە کردووە ڕوونکردنەوەیەکتان ناوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاتی خۆی توێتی ڕێگا درێ بانزینی هەندێک کۆمپانیای حیزبی وەک خۆی توێتی لە بینندووکەوانە لێرەوە هاوردە بکرێ بەبێ ئەوەی بێنزی مەزبوط بێ بەپێی ژمارە زانستیەکان نمونێکی تر لە مەرجی پەرۆسخان دەست بەسەر 22 تەن ئالیکی ئاژەڵ گیراوە ئەم نمونانە و دایانی تر کاگارام ئایا بەڕاستی دڵنیایی ئەوایان هیچ شتێکی خراپ بوو نایەتە ناوخاکی هەرێمی کوردستان بەپێی ئەم نمونانە یان نەخێر ئەمەە نمونەی سادە نەکرێ هەنێ شت تێپەڕێ و نەیرێ بێ عەلام مەرجی پەرۆسخان ئێمە سەرەتا باسی خزمەتگوزاریەکەمان کردن بە ڕاشکاوانە وتم مەرجی ئەمە سیمای مەرجێکی نێودەوڵەتی نییە بەڵام مەرجی پەرۆسخان ئەتوانم زۆر بە ڕاشکاوانە پێت بڵێم یەکێکە لەو مەرزانەی کە کوالیتی کۆنتترۆل
و پشکنین زۆر تیاتون و تۆڵە ئەوانەی کە جەنابتان خوێنتەوەەوە سامپڵێکە نمونەیەکە لەو کارانە بەڵێ کە تۆ توجارەتی کرد لە بینی دوو وڵاتە ئەگەری قاچاقەیە و ئەگەری کۆمەڵێک کار هەیە کە چاوەڕوان نەکراوە بە کەلتوری تۆ بە سروشتی تۆ نامۆیە لە دنیای شار لە دنیا لە خاڵە سنووریەکانە مەسەلی قاچاق بنبڕ ناکرێت ئەو داهاتەی کە لێرەوە بە دەزیە ئەچێتە کوێ با بۆ خەڵک ڕوون بێتەوە دیارە مەرجی پەرۆسخان بەڵێ شوێنێکی توجاریە و داهاتی خۆشی هەیە ئەم داهاتە ئەم قسەیە زۆرە کرێت هەر بەڕاستی زۆر پرسیارەکرێت و خەڵکانێک پێیان وایە ئێرە تونێلێکە ساری پیاڕۆ لەو سەرەوە دەرەچێت نەخێت لێرە کۆمەڵێ سیستەمەیە کۆمەڵێ فلتەرەیە و داهاتی مەرجی پەرۆسخان ئەچێتە نووسنگەی بانکی پەرۆسخانەوە لە کەلار لە پەرۆسخان نووسنگەی بانانەیە بەڵێ دواتر ئەم داهاتە ڕادەسی بانکی کەلاری دەکەن لەوێشەوە بانکی کەلار تەحەکومی پێەکە وەکو ڕاستی دەمێنێتەوە لە بانکی کەلار ناچێتە هەولێر و بانکی مرکزی ئەویان لای بانکی کەلارە ئەوەندەی من وەکو زانیاری خۆم بۆ ئەمە بۆ ڕایکردنی مامەڵاتی فەرمانبەرە و موچەیە و ئەم شتانە وەکو ڕاستی دەمێنێتەوە. لە دەرەوەی سنووری مەرزەکە چەندین تانکەری سوتەمەنی لە چاوەڕوانیدان بۆ ئەوی بارەکانیان ببەنە سنووری ئێران کە دەوترێ باری یاسایین و پاشەڕۆی پاڵاوگە یاسایی و نایاساییەکانی هەرێمی کوردستانی لەخۆگرتووە. من پاشەرۆی نەوتی ئەو تەسفیەیە نازانین لە چێ دێ و شەرنی ئیلان ئەوانەی کە تەسفیە دەکەن لێوێ بێتن ئەمانە ئەو پاشەرۆیانە شەریکاتن نەکردنەوە. مامەڵەی ئێرانیەکان چۆنە لەگەڵێەوەە؟ وەڵاهی تۆزە زەحمەتە وەکو لای خۆمانیە لای خۆمان ئاسانترا ئەوە پێ ناکرێت هیچ شتێکی بکەی لێرێش دەربازی بۆ بەباری هەر دەسە وەزنی عێراق ڕووین وەزنی خۆمان لێرەوە ڕووین تەوا بەخاتە. خاڵی پشکنینی ڤایرۆسی مەرزەکە چەند ساڵەکە لە کار کەوتۆ چاک نەکراوەتەوە. ئەمەش سۆناری خاڵە سنووریەکەی و کڵۆم دراوە و کراوە نییە، بەڵام وا دیارە لە ڕێگەی چەندین کۆمپانیاوە پشکنینی جۆرا و جۆر بۆ هەموو جۆرە بەرهەمێک دەکرێت کە دێتە پەروێزخان. ئامارەکانی تاقیگەکانی پشکنینی خاڵە سنووریەکە بۆ ساڵی 2010 بەم جۆرەیە. لە ساڵی 2010دا پشکنین بۆ 2928 بار هەڵگری خۆراکی بابڕی 58560 تۆن کراوە. لەو پشکنینەدا بە تێکڕا 426 بار هەڵگر گەڕێنراونێتەوە، زیاتر لە 3793 بار هەڵگر بەبڕی 100,000 لیتر سوتەمەنی هاوردە کراوە کە گاز و بانزینی ئۆتۆمبیل بوون. 45,000 لیتریش ڕەت کراونەتەوە. 43650 تۆن کەرەستەی بیناسازی هاوردە کراون، 250 تۆنیش نەگونجاو بوون و لە پشکنین دەرنەچوون. کەرەستەکانی کۆنتترۆلی جۆری و مادە سەرەتایەکانیش بریتە لە 68350 تۆن، 1110 تۆنیش ڕەت کراونەتەوە. بارەکانی سێکتەری ڤێتەنەریش بریتی بووە لە 468 بار هەڵگر و بابڕی 11720 تۆن، تەنها 4 بار هەڵگریش ڕەت کراونەتەوە. 19,910 بار هەڵگری کشت و کاڵی لە سەوزەوات و میوەجاتەکان هاوردە کراوە، 250,000 تۆنیش ڕەت کراونەتەوە. لێرە کەرەستەکان دابەشە بن بەسەر 6 سێکتەری جۆرا و جۆرە لە سێکتەرەکانی خۆراک، کشت و کاڵ، ڤێتەرنەری، سوتەمەنی، بیناسازی و هەروەها کۆنتترۆلی جۆری. تەواوی ئەو کەرەستانی کە لێرەوە هاوردە دەکرێن لەلایەن کۆمپانیای لۆکس ئەیجنسیەوە بە هاوبەشی لەگەڵ تیمە حکوومەکانە پشکنیان بۆ ئەنجامەدرێت. لەم تاقیگەیەدا تاقیگەمان دابەشە من بەسەر کۆمەڵێ بەشدا، تاقیگەی فیزیا، تاقیگەی کیمیا و تاقیگەی بەکترۆلۆژی، تاقیگەی سوتەمەنی، تاقیگەی ڤێتەنەری و هەروەها تاقیگەی بیناسازیمان لێرە هەیە. کاتە دڵنیاییان بە هەموو هاوڵاتیان کە هیچ بار هەڵگرێکە گەر زمانی تیانە بێگە دڵنیاییتانە بێ نایڵم بچێتە خاکێرمی کوردستان. ئێمە لێرە دڵنیایی بە تەواوی هاوڵاتیان ئەدەین ئەو بار هەڵگرانی کە لێرەوە هاوردە دەکرێن ئەو کەرەستانە پشکنینی تەواویان بۆ ئەنجام دەدرێت. تەنانەت ئەگەر مەوادی ئۆتۆمان هەیە لێرە یەک لەسەر 3 تەمەنی ڕۆیشتووە، ینی بۆ نمونە ئەو ڕۆژەی کە گەیشتووە لە ناو خاکی عێراق یەک لەسەر 3 تەمەنی ڕۆیشتووە، هێشتا لەسەر 3 تەمەنی ماوە ڕەوز کراوەتەوە. لێرە پشکنین بۆ بەرهەمە پلاستیکەکان ئەکرێت کە ئێستا لە دنیادا بەرهەمە پلاستیکیەکان بە یاری مناڵان و هەروەها سەتلی ماست و ئەو جۆرە پلاستیکانی کاوردە ئەکرێن
لە دنیادا ئێستا بەرامبەر بە خۆراک احتیمامی پێدرێ بە تایبەت یاری مناڵان کە بەداخەوە لە هیچ سنوورێکی هەرێمی کوردستان و عێراقەوە پشکین بۆ ئەم جۆرە کاڵایە ناکرێت چونکە ئەم پێویستیان بە ئامێری پێشکەوتوو و هەروەها ستافێکی ئەکادمی پێشکەوتوو هەیە. سەرەتا ئەنجامەکان ڕائگەیەنی ئەنجامەکانمان ڕاگەیان بە شێوەیەکی زانستی لێژنی زانستیمان هەیە و لێژنی زانستی دانیشێ بڕیار لەسەر ئەم ئەنجامانە ئەیات کە ئەگەر ئەنجامەکان نەشیاو بن لێژنی زانستی ئەنجامەکان ڕائگەیەنێت و تر ئەگەر نەشیاو بێ ڕێگەناین و ئەگەر شیاویش بێ داخلی مەرزەکەین و ئەچێتە ژوور. شەشمانگی ڕابردوو ساڵانی ڕابردووە ئێمە بارێکی زۆرمانە گەڕانەوە کە خراپبوون. جمهوری ئیسلامی ئێران خۆیان هاتوونەتە سەر خەت ئێستا ئەوان بەشێکیان کردوتەوە لەو بەر کە ئەوانش پشکنی بۆ بارەکانەکەن زۆرێک لە بارەکان نایەن تەبعاً بە هەمانگی لەگەڵ ئێمە فشاری ئێمە بووکەوە ئامالیان کرد ئێستا بارەکان لەوێ خۆیان پشکنیان بۆکەن هەندێک جار لەو بارانش کە لە پشکنی دەرەچێت لای ئێمە ئەیگەڕێنەوە و چەندین کۆبوونەوەشمان کردو لەگەڵانەوتوانە ئیشەکانی ئێوە پێرفێکت. سەرەڕای ئەم وردەکاریانە و ئەم ژمارانە بەڵام بازاڕەکانی گەرمیان و هەرێمی کوردستان خاڵی نین لە مادەی بەسەرچووی بێکواڵێتی کە ڕۆژانە لیژنە زۆر بە زۆرەکان دەستی بەسەردا دەگرن. ڕۆژنامە نووسانی سنوورەکەش سەرنجی تایبەتی خۆیان هەیە. مەرزی پەرۆزخان شتەگیریە شتی دەستی بەسەراگیریە بەڵام ئەوەی کە سەیرەکەی کە بازاڕەکان پڕە لە جگەری بەسەرچوو پڕە لە قارچێک شتی قەدەغەکرا و ئەمانە هەمووی شتی دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوە هێنرێن کاتێکم شتانە کە لە دەرەوە هێنرێن خۆ بێگومان ئەم شتانە بە فڕۆکە ناهێنرێن یاخود بە قاچاق هێنرێن هەمووی لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە هێنرێن کە بە تایبەتی بازاڕەکانی گەرمیان ئەوەی کە من معلوماتمەیە لە ماوەی تەنها چەند ڕۆژێکە حملەیە کرا لە ناو شاری کەلارە تقریبا 2 تۆن 2000 کیلۆ جگەر و گۆشتی خراپ لە بازاڕەکانە گیرا هەمووی لە دەرەوە هێنرا بوو ئەمانە لەکوێوە هێنرا کاتەگەر سێش حملەیەکی تر سێژ ئەگەر بەدۆداچوونێکی تر بکرێت دەیان بابەتی دیکە دەستی بەسەر ئاگیرێ من قەناعەتم وایە بە حملە ئەمە عیلاج نابێ من قەناعەتم وایە ئەمە ئەبێت ئەمە لە ئەساسەوە یاخود باڵن لە ڕیشەکەەوە دەری بێنی کە ڕێگریکردن و توندوتۆڵکردنی مەرزەکانە ئەوە نەڵێن توندوتۆڵمان کردووە دەیان بەڵگەڵەمان پیشانەیەن دەیان توندوتۆڵ نییە ئەوەی کە من قسەیان لەگەڵاکەمەوەن باس لەوەکەن کە بارەکان ترێلەکان سیارە گەورەکان زۆر زۆرن و لە ژێرەوە شتی قاچاقە شارێتەوە ئەمە ناتوان پشکنین بۆ یەک بە یەکی بکەن سۆنەر و کەرەستەی پێویست و جیازی پێویستیان نییە ئەمە واکا کە خواردن و مەوادی قەدەغەکرا و بەسەرچوو داخلی هەرێمی کورسان ببێت و بوونیە و هەموو جگەر و گۆشتە قەدەغەکراوە بەڵگەیە بۆی کە بە فعلی نەتوانراوەشتە کۆنتترۆل کرێ بۆی من قەناعەتم وایە کاک دڵشاد ئەمە وێنەی بڵێن چەند فۆتۆیکی ئەوانە لە پیجی فەرمی مەرزی پەرۆزخان کە من سێرم کردووە دەست بە سەراگرتنی 89 جلیکان بانزینی قاچاق ئەڵێ تێکەڵ کراوە بە شوودی و کاڵک و چەندین بابەتی دیکە ئێوە توانی دۆزنەوە 89 جلیکانە گیرێ 289 تر دەرەچوێ ماوەیەک لەمەوبەر ئەو کاتە کە خۆڕاستەوە گیراوە بەڵام لەگەڵ گرتنی ئەوە بانجادەکان پڕ بوو لە جلیکانە بەنزینی ئێرانی خۆلەکیەوە هێنرا هەمووی باشکرا فرۆشریا ئەگەر بێت و لە لووتکەی دەسەڵاتەوە ئیرادەیەک هەبێ بۆ فلتەرکردنی سنوورەکان ئیرادەیەک هەبێ بۆ ڕێگریکردن لە قاچاق ئیرادەیەک هەبێ پێش هەمووی مەسوولەکان کە دەستیان چووە بە قاچاقچێتی بە دەرمان بە نەوت ئەوانە لە دزی و گەندەڵی دوور بخرێتەوە ئەمانەی کە لە خوارەوەن پشتیوانیان نامێنێ هەتا ئەوانە لەسەرەوە هەبن ئەمانی خوارەوە بێگومان ناتوانرێ فلتەر بکرێن مەبەستم قاچاقچیەکانە چونکە خۆیان لەسەرەوە پشتیان هەیە دەورە من دەرمان ئەوە تا بەدەیان تاقیگە ئەی سەلمێنێک کە دەرمان لە هەرێمی کوردستانە بە پێی کواڵەتەکان خراپە خواردنەکان خراپە دەورە من 2 نەفرم پێ بڵێ کە تاکو ئێستا لەسەر دەرمان و گۆشتی گەنی و قاچاقچێتی درابێتە محکەم و عقوبە درابێت من بەدەیان خەڵکت بۆ هێنم لەسەر شەڕچەقۆ و لەسەر شتی بەسیت شەڕی ناو کۆڵان بە کۆڵان حکم دراون تۆ 2 نەفر بۆ من بێ کە لەسەر دەرمان و لەسەر مادەی قاچاق و لەسەر گۆشتی خراپ حکم درابێت. ئەم هەموو خۆراکی لەناو بازاڕەکانی کەلارە دەستی بەسەراگیرێ هەرێمی کوردستان دەستی بەسەراگیرێ دەکوێت ئەگەر لە ڕێی خاڵە سنووریەکانەوە نایێت دەکوێت ماوەی بەسەر چۆ دەستی بەسەراگیراوە تازە هێناویەتی ناو دوکانەکەی و معنی کاتی بەسەر چوونی نزیکە کەواتە کار ئاسانی ناکرێت بۆ هێرانی هەندێ ماوات ئێمە لێرە بەرپرسی لەسەر ئەو خۆراکانی کە داخل ئەبن لەو ڕۆژەیە کە داخل بوون
تەمان ئەو کەرستانی کە لە ناو بازاڕەکانە هەن بە زۆری لە هەمویان لە سنوورەکانەوە هاوردەکراون بەڵام ئێمە وەکو کۆمپانیا کە ئیکاری پشکنین ئەنجامەدەین ئێمە بەرپرسیار نیمان لە چۆنیەتی هەڵگرتنی ئەو کەرستانە بەڕاستی ئێستا لە ناو بازاڕەکانە شوێنی شێو بۆ هەڵگرتنی کەرستەکان زۆر نی لێرە هەربار هەڵگرەیەک 20,000 دیناری دڵنیایی لێوەردەگیرێ دڵنیاژ نەکراونەتەوە تا ئەم ساتەش فشاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ناوچەکە نەیتوانیوە شتێکی ئەوتۆ لە دۆخی خاڵە سنووریەکە بگۆڕێ دەستێوەردانی چەند بەرپرسێکی حیزبی بۆ ناو مەرزەکە دەست بە سەراگرتنی کۆمپانیا جۆر بە جۆرەکانی مەرزەکەش بە بەشێکی دیکەی گرفتەکان دادەنرێت. مەرزی نێودوڵەتی پەروێزخان نایبنەی مەرزێکی نێودوڵەتی هەڵگری ئەوەیە کە پێی وترێ بەڵێ نێودوڵەتیە قسەی جەنابەت زۆر سپاسێمە هەر لەگەڵ ناوهێنانی مەرزەکەیە بەڕاستی وەک تۆ ناوهێنات و شیشکالێکی گەورە بین ڕاستیەکەی مەرزی نێودوڵەتی مواصفاتی خۆی هەیە لە ئەو منشعات و دامەزراوانەی کە لە ناو مەرزەکە هەیە ڕاستیەکەی ئەوەی کە لە پەروێزخان هەیە لە ئێستا ئەمە باس لە مەرزێکەکەین کە داهاتی ڕۆژانەی لانی کەم 200 ملیۆن دینارە لە مانگێکە 6 ملیار دینار داهاتی ئەم مەرزەیە بەداخەوەکە کاروان ئێوە گەر بڕۆن و خەڵکی تریش بڕاتە مەرزەکە وەڵین شتێک لەگەڵ یا ڕوبەڕۆیان احساسێکی بۆ دروستە بێکەوە نەهل لە مەرزی نێودوڵەتی ناچێت ڕاستیەکەی لە مەرزی وێرانەیەکە کە لە مەرزی وێرانترین وڵاتەکانی دنیا سوودان مۆزەمبیق نازانم کوێتر پێت خۆشە ناو بنێ ینی هەنێک کابینە ناڕێک و پێکێکی گەورە ڕێگاوبانێکی ئێجگار خراپ لە نێو نەبوونی هیچ شوێنێک بۆ حەوانەوەی ئەو هەموو میوانە گرنگەی کە لەوێ هاتوچۆکەنەوە بازرگانەی کە ئاڵوگۆڕی درا و بازرگانیەکەی من بیرمە کاتی خۆی 10 ساڵ زیاتر پێش ئێستا لەگەڵ سەرپەرشتیاری پێشووی داری گەرمیانە ڕۆژێکیان لە کرماشان بووین پارێزگاری ئەو دەمی کرماشان قسەیەکی کرد زۆر مای سەرنج بوو لاموتی ئەو ئاڵوگۆڕە بازرگانیەی کە ئێمە لەم مەرزەیەکەین ئەتوانین بڵێن لە تەواوی مەرزەکانی دیکەی ئێرانە ماڵ و گۆڕەمان نییە ئەو داهاتە ڕاستە و خۆ نایەتە دەستیەوە ناتوان مامەڵی پێوە بکەن ئەبێ بچێتەوە هەولێر و مرکزیان مامەڵی پێوە بکرێت پێدوانی ئەوانش خواستیەوەیان هەبێ بۆ داهاتی کە ڕۆژانە مانگانە کۆیەکەنەوە بێن مەرزەکەی خۆیانی پێڕێک بخەنەوە ڕاستیەکەی بەرپرسیارەتی ئەوانە یعنی دوو ڕێگایان لە پێشە هەم بەرپرسانی لۆکاڵی مەرزەکە هەم بەرپرسانی زۆنی سەوزیش با بڵێن کە ئەم مەرزەی لەسەر حسابە ئەم برادرانە دەبێت لە کۆتاییە بەو واقعیەتە ڕازی نەبن کە داهاتی مەرزەکە ڕۆژانە بهێنرێتە بانقی کەلار و لەوێ بڕاتە ناو منزومەی حسابی حکوومەتی هەرێمی کوردستانەوە شەرمێکی گەورەیە بە مەرزی پەروێزخان بوترێ مەرزی نێودوڵەتی مەرزێک شوێنی حەوانەوەی وەک پێشتر ئاماژەمان پێدا بۆ میوانێک تێدا نەبێ مەرزێک شوێنەکانی منشعاتەکانی ئەو بەشەی کە ناوی مرورە بۆ نمونە 200 فەرمانبەری هەیە ئەوەی کە ڕۆژانە ئەو 200 ملیۆن دینارە لە ڕێگەی ئەوانەوە وەرەگیرێ 200 فەرمانبەری هەیە لە ناو چەند کابینەیەکان کە لیانی لە گەرمای 50 دەرەجەی من بە هاوین بەوەیە سەفرم کردو 50 دەرەجەی ئەم گەرمیانەیە توانم بڵێم ئەوانە نە هەر ئەعسابێکی زۆر گەرمیان هەیە بەردەوام لە ناو مەرزەکەیە تەپوتۆز و ڕێگای خراپ و منشعاتی خراپ و نەبوونی مؤسسە و نەبوونی نازانم هەموو ئەوانە وایان کردووەکە ئەوانەی کە لەوێ بە پرسیارەتیان بە ئەستۆوەیە ئەبێ یان ئەو واقعیەتەی لەوێ هەیە قبول نەکەن ئەگەر قرارە لەگەڵ سەرۆی خۆیان مخاطبەی سەرۆی خۆیان کەن ینی منۆکە وڵاتێکی گەرمیانی هەز بە پرسیارەتیەکە مۆ شەرمەکەم کە ئەو مەرزە لە گەرمیانەیەکە بەڕان ئەبێ لە بەرچاو بگرین کە ئەو مەرزە ینی سەرچاوی بژێویە بۆ سەدان ئەتوانم بڵێم هەزاران خەڵک لە گەرمیانەوە لەم ناوچەیەوە لە دەوروبەرە ئەوە شتێکی زۆر زۆر باشە بەڵام ڕاستی ناکرێ مؤسسەیەکی حکومی دامەزراوەیەکی لەو چەشتە بەو جۆرە بەڕێوە بچێت باشە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی فشاریان چی بووە بۆ ئەوەی ئەم مەرزە وەک جەنابەت باسەکرد ئێستا شەرمە پێی بوترێ مەرزێکی نێودوڵەتی وای لێ بکرێ و شەرمە واز لێ بێنرێ و مەرزی نێودوڵەتی بێ فشاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چۆنە تا ئێستا لاوازە بە دڵنیاییەوە گەرمیانێکێک لەو ناوچانەیە توانین بڵێن بە شانازیەوە لە بواری چالاکی مەدەنیایەکێک لە ناوچە هەرە لە پێشەکانی کوردستان لێرە هەم بە دڵنیاییەوە هەم لێرە هەم ڕۆژنامەنووسی زۆر بزێ و چالاکە ئەم چالاکی مەدەنی زۆر بوێر و بەتواناشەیە بەڵام بەڕاستی هەموو ئەو فشارانەی کە لێرە کراون بەداخەوەکە دەسەڵات و حکوومەتی ئێمە ئیداری ئێمە لە هەرێمی کوردستان ینی زۆر ئەوەنەی ئیش لەسەر هەلاکردن و پەرشوبڵاوکردنی هەوڵە مەدەنیەکانەکە ئەوەنەی کڕینی ئیش لەسەر کڕینی ئینتیمای چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسانەکە هەوڵ نادا لە ئەوێنەی ئەوان ئەوێنەی خۆی ببینێت فشارەکان سەری نەگرتووە بە دڵنیاییەوە بێنەتیجە بووە ئەتوانم بڵێم هەم لاوازە هەم مامەڵی لەگەڵ دەسەڵاتێکدا کردووە کە کەم لە چالاکی فشاری مەدەنی تێگا باسی مؤسسەیەکەکەین کە ینی شوێنی کۆکردنەوەی مۆڵی پارەیە ئەم شوێنە تەماع و کاریگەری و فشار و نفوزی
بەدەیان ئەتوانم بڵێم نەک هەر بەرپرس لە کوردستانە باندی بەرپرسی لە پشتە خەڵکێکن کە بەڕێکخراوی و منەظەمی لەو مەرزە و لە مۆساتی گرنگی دیکەشا لە گەرمیان و لە دەرەوەی گەرمیانیشەوە بەرژەوەندەکانی یەکە پارێزن من ناتوانم بڵێم کە ئەو برادرانەی کە لە مەرزەکان ینی تێوە گلێن لە ئەو جۆرە لە مامەڵە نایاسایانە کە تۆ باسو کرد هەم لە هێنانی تلیاک و حەشیشە هەم لە بەقاچاخبردننی نەوت هەم لە بوارەکانی دیکەشا بەڵام بە دڵنیاییەوە کە ئەو فشارانەی کە بۆ ئەنجامدانی بازرگانی نامەشروع لەو مەرزەوە کرێ زۆر لەو برادرانە گەورەترە کە لەوێ مەرزەکە هەڵەسوڕێنێت. مەرزی نێودوڵەتی پەروەزخان لە گەرمیان 20 کیلۆمەتر لە قەزای کەلارەوە دوورە لە دیوی ڕۆژهڵاتی کوردستان و ئێرانەوە هاوسنوورە لەگەڵ شارۆچکەی قەسری شیرین لە ڕووی جوڵەی گەشتیاریەوە لە ساڵی ڕابردوو 114,158 کەس هاتوونەتە هەرێمی کوردستان 126,654 کەسیش لەو خاڵەوە بەرەو ئێران گەشتیان کردووە. ئەو خۆرەتاوەی ڕاستەوخۆ و ڕوبەڕوو ئێستا لە ئێمە دەدات بەوتەی شۆفێران و ئەو کارمەندانەی لە مەرزی نێودوڵەتی پەروەزخان کار دەکەن لە هاویندا تا 50 پلەی سەدی و سەر و تریش بەرزە بێتەوە ویان لێ دەکات ژیانێکی تاڵ و سەخت لە پێناو دەستکەوتنی نان بگوزارێنن چەندین ساڵە ئەم دۆخە بەو جۆرەیە لە ناو ئەم تەفتۆزە کارەکەن چارەسەرێکیش نەدۆزراوەتەوە تا بەرنامەیەکی دیکە هەموو لایتان لە خۆشیابن خۆتان لەگەڵ.